وەک ئامادەکاریەک بۆ هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان، کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق میکانیزمی نوێکردنەوە و دەرهێنانی کارتی دەنگدانی بۆ 6 ئەیلولی ئەمساڵ درێژ کردەوە. شارزایانی بواری هەڵبژاردنیش دەرهێنان و نوێکردنەوەی کارتی دەنگدان بە گرنگ دەزانن، تاکو لەو ڕێگەیەوە هاوڵاتیان مافەکانیان ممارەسە بکەن. دەسەڵاتیش لە ئێستادا لە ئاست ئان و ساتی ئەوەدایە هاوڵاتی بێهیوا بکات تاکو و دەرفەتی ساختەکاری زیاتر بێت. تۆ بێنە بەرچاوی خۆت ئەگەر تەنها ئەو سەتا هەفتایی کە ئێستا لە خوڵی ڕابردوو بەشداری نەکردبوو، بنمونە سەتا 40 یان سەتا 35 بڕوە بەشداری انتخابات بکە، ئەو سەتا 30 کە پێشتر بەشداری و دەبێتە کەمینەیەکی ناو کەمینەکە. بۆیە ئەو سەتا هەفتایە دەتوانن گۆڕانکاری زۆر گەورە دروست بکە. بەڵام خاڵی یەکەمەوەی هاوڵاتی لە پێگا کاریگەر و بەهێزەکەی خۆی تێبگا کەەوە ئەو دەتوانی گۆڕانکاری دروست بکە. ئەمە یەک. دوو، بەڕاستی بەسەر بەو ئەرکەی خۆی هەڵبسێ کارتی بایۆمەتریەکەی نوێ بکاتەوە لە ڕۆژی هەڵبژاردن دەرفەت بۆ دەسەڵات نێڵێتەوە بچی تەجویل بکات بۆ خۆی بچی ممارەسەی ئەو پرۆسە سیاسە بکات و بەشداری هەڵبژاردنەکان نوێنەری حەقیقی خۆی هەڵبژێر بۆ جارێکیش بێ گۆڕانکاریەک لە دەسەڵات دروست بکاتن، معارەزە باتە شوێنی دەسەڵات بێنن. گەرچی حیزبەکانی دەسەڵات کار لەسەر بێهیواکردنی خەڵکو و دوورخستنەوەیان لە دەنگدان و پرۆسەی سیاسی دەکەن، بەڵام شارزایەکی بواری هەڵبژاردن دووپاتی دەکاتەوە. پێویستە هاوڵاتیان بە هیچ پلانێک لە دەنگدان سارد نەبنەوە، چونکە تاکە ڕێگەی گۆڕانکاری و ڕێگرتنە لە زیادبوونی گەندەڵی. هاوڵاتی ئەو 4 ساڵی گرەی هەیە لە بنزین، لە کارەبا، لە زیادبوونی زەریبان، لە نەبوونی موچە، لە سەروەری هەرێم، لە هەر شتێکی تر بابێ لەسەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆی بداتن. تاکەشت کە پێویستە لە بۆ هاوڵاتی بریتێ لە نوێکردنەوەی کارتی دەنگدان، چکە چشی دەنگدانت و تاکەشت کە گۆڕانکاری دەکاتن لە پرۆسی سیاسی لە سیستەمی حکم بریتێ لە سندوقەکانی دەنگدان. ئەگەر بەجارێک نەبوو بە 2000 بە 3000 تەجروبەی هەموو وڵاتانی دیموکراتی ئەوروپی و ڕۆژهەڵات بەوە کرایە، جاری یەکەم ڕێژەک زیاد بۆ، جاری دووەم یەکسان بۆ، جاری سێم بریتێ لە پەکخەری پەرلەمان. ئەو کات ئەو دەسەڵاتی کە خۆی سەپاندێ ناچارە بێ بتکاتە شەریکی خۆی، کە کردیە شەریک خۆی لەوێەوە چاکسازی و گۆڕانکاری حەقیقی ڕوودەدا. بە گوێرەی بڕیاری دادگای فیدراڵی لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستاندا، کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی عێراق پرۆسەکە بەڕێوە دەبات کە ئەمەش دەرفەتێکی دیکەی زێڕینە لە بەردەمی هاوڵاتیان تاکو و نوێنەری ڕاستەقینەی خۆیان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە هەڵبژێردن و ڕێگە نەدەن هیچ کەس لە بری ئەوان دەنگ بدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.